سەرۆکی پەرلەمانی عێراق سەلیم جبوری وەک بەرپرسێکی سونەی عێراق لە واشنگتنە. بەر لەویش سەرکردەیەکی سونەی تر لێرە. ئەم سەردانانەی سەرکردە سونەکان بۆ واشنگتن چ پەیامێکی لە پشتەوەیە لە کاتێکدا هەژمونی شیعەگەرایی لە عێراق تا ڕادەیەک شارە سونیەکانیشی تەنیوە. ئەگەر سیاسەتی پەراوێزخستن و دوورخستنەوە دووبارە کرایەوە ئەوە گروپە تیرۆریستیەکان سەر هەڵەدەنەوە لە نێو قوربانی ئاوارەکان و خاوەن ماڵەدار ڕووخاوەکان و خێزانی قوربانەکانی شەڕ ئەوانەی کە ڕێگەیان پێنادەن بچنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان ڕەنگە گروپێکی دیکە سەر هەڵبداتەوە بۆ دروستکردنی ڕۆحی تۆڵەسەندنەوە و شەڕی تایفی. لە دوای نەمانی داعش ئایا داهاتوی عێراق چۆنە بێت؟ ئەگەر لایەنێک سەرۆک وەزیرانەکەی خۆی بە سەرکەوتوی شەڕی داعشدا بنێ و بێوێت لە هەڵبژاردننی ئایندا کە چەند مانگێکی ماوە بیکاتەوە بەرهێنان بە قازانجی کۆکردنەوەی دەنگی دەنگدەران. ئەی سونە و کورد چۆن لە پێگەی خۆیان بڕوانن؟ سەرکەوتنی سەربازی بە تەنها بەس نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر، پێویستە سەرکەوتنێکی سیاسیش بە دوای خۆیدا بێنێت تاوەکو ئەو هۆکارانەی داعشی تیادا دروستکراوە بنبڕ بکرێت. ئێستا هەڵمەتێکی بەرفراوان دەست پێ دەکەین کە ڕوبەڕووی توندڕەوی ئاینی و تایفی بوەستینەوە. بەهۆی هاتنی داعش تا ڕادێک عێراق بووەتە ناوچەیەک کە زۆرترین چەکی تیا بڵاو بۆتەوە، بە تایبەتی میلیشیا ڕۆڵێکی کارای ژێرا بۆ لەناوبردنی داعش. لە هەمان کاتدا عێراق لە بەردەم ئەگەری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا بەپێی ئەو بۆچوونەی جبوری کە بڵاوبوونەوەی چەکی بە مەترسی ناوبرد باسی لەوەش کرد کە لەسەر وادەی هەڵبژاردن لە دەستووردا هاتووە ناکۆکی زۆرە. چۆن هەڵبژاردن بکرێت کە هێشتا ژمارەیەکی زۆر لە ئاوەرە ناتوانن بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان؟ چۆن هەڵبژاردن بکرێت کە خەڵکانێک چەشیان بەدەستەوەیە ڕەنگە فشار بکات لەسەر خواستی خەڵکو و قۆڕخی ئەو بارودۆخە بکات لە بەرژەوەندی لایەنێک تاوەکو نەخشەی هەڵبژاردن لەو ناوچانە بگۆڕێت. ئێستا لە عێراق شیعەکان لە ئاهەنگی سەرکەوتندان، سونە لە ڕابردوو پەراوێستر دەرەکەوێت، کوردیش لە خەونێکی ئەزەلی وەستێنرا. دوای نەمانی داعش کێ سەرکەوتوو دەبێت؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.